پیری ئەو قۆناغەی تەمەنە کە دڵنیایی دەدات بە خێزان و هەمویان لەژێر چەتری میهرەبانیدا کۆ دەکاتەوە. وەختی خۆی گەنج بووم بەستا 6 کیلۆ بازمەیە. ئێستا هەچەنگ ئەەکەم ئەو کۆشم لەگەڵ ئەو ژنا بۆ قادەمان ناتوانم سەرکەوم. مادەی پیری سەری لیاوم گوێ لێیە ئەڵێم خۆزگە بە خۆزگایەتی خوا مردنەکە زۆر بووە بەس پیری نەبووایە. پیری کە نفتت دەکا ئەو کوژێ ڕۆحت دەرێنێ. ئەوە تا زەلام هەیە هاسەری سپێ لێم دوور کەوتۆ نایە بەلامە. من و ئەم پیرێژنین لە ماڵەوە شەو هەتا بانی بۆ یەکتر یەگری ئەو بۆ منەگری من بۆ ئەوە گریم. هێزمان نەماوە لێ بووینەوە. ئەوە ژیانمانە نەشتمان هەبوو نە هیچمانە بوو بەس لە دەرەوە بووین. باوکم بوو دایکم نەسیحەتێکردی کوڕم ئاوا بڕن ئاوا وەرن ئاوا بکەن ئاوا بچن ئەوە خێرە ئەوە باش ئەوە چاکەیە. اینجا ئێمەش ئەبێ ئێستا ئەو ڕێزە بگرین. هی باوکو و دایکمان بینە پێشەوە بڵێن ڕۆڵە گیان گەنجی بە عەمەل نایە ڕێزی لێ بگرە خزمەتی دراوسێ بکە هی مناڵە بکە هی ژنە بکە هی کەسی بکە هی خەسم بکە بۆ ئەوەی کە پیر بووی ئەوش خزمەت بکە. ئەگەر نەیکە ئەو نایکە. گوێ لێیە من ئێستا ئەو ژنم پێش کشیوە بەخێو کردم ئێستا پێش خەریکێتی ئەیکە خزمەتی نەکرداش نەیەکرد. وانێ خوشکە گیان بەشە تێدایکیان مردووە ئەوان ئەم پوریانە بەخێوی کردوون هێناوێتە ئێستا. ئێستا هەر یەکەی لەلایەکەوارە چی بۆ بە باوشی بۆ گرێتەوە دەستی بۆ گرێتەوە. ئەگە خراپێ بۆیانە کرد نایکرد. ئێمە لەوەڵەوە ئێمە نەسیحەتەکە ئاوا کراوی. پیر ئەبێ ئەهوەنگ بێ ئەهوەنگ عاقڵ بێ سێریکە نەسیحەتی ئەو ماڵ و عایلێ بکە نەسیحەتی ئەو بنەماڵەیە بکە نەسیحەتی ئەو ژن و مناڵانە بکە کە دانیشتن بۆ ناخوازن بڵێ کوڕم وەرن ئەمە ڕێتانە ئەمە جێتانە ئەمە شوێنتانە بە ئەدەبن بە ئیشی باش بکەن ئیشی خراپ مەکەن. مەژنە سەرزادە و مەسوڕێنەوە جگەرە خواردن و مەشرب خواردن مەکەن. دوێ لێ ڕووکەنە قافیەکەی خوا ڕووکەنە کابراایکی ڕێسپی کە ڕووی تێکردن ڕێزی لێ بگرێت. مرۆڤە بەتەمەنەکان خەزێنی دانایی و تەمەنێک ئەزمونن. ئەوان نەوەکانی ئێستا بە دابوونەریت و کە لە پووری نیشتیمانێک دەناسێنن. واتە پردی بەیەک بەستنەوەی نەوەی ئێستا و ڕابردوون. بەڵام ئەوان گلەیی ئەوە دەکەن کە گەنجەکانی ئێستا وەک پێویست ڕێزی بەتەمەنەکان ناگرن. زوو ئەوەیەکێکی بۆکو من دانیشتایە کوروکە لە بەرەلانەوە یەکێ قسەی ناکرد. هەتا من دانیشتماوان نانەوێت قسە بکەن. ئەجا ئەو حەلی خەڵی بە حورمەت بوو. ئێستا وان نییە. ئێستا وان نییە سەر بۆ خۆیەتی. اینجا هەرکەس بڵێم چی نازانم. زۆر ڕێز بە حورمەت نەماوە ساڵان پیاە دانیشتایە پیاکی بەتەمەن دانیشتایە لە مزگەوتێک لە دیوەخانێک لە جێگایەک کە قسەی ناکرد گەنجەکە قسەیان ناکرد هەتا قسەی نەکردایە. پێناسەی پیری وەڵڵاهی پیری تەمەنێکەیەتر ئینسان کە مایەوە لە ژیانە تێی ئەکەویتە تەمەنەوانێ. بەس مهمەوەیە ئینسان لە دنیا لە تەمەنی پیریە هی گەنجێتی و ڕابردوو ئەگەر بە ئەخلاقێکی جوان و بە تربێتێکی جوان هێنابێتێ زۆر مرتاحی زۆر مرتاحی زۆر لە ئیسراحەتی و دڵێ ڕەحەتە. خاصەتەن ئەوانەی کە پەیرۆ بوون بە دینی ئیسلام و نوێژ و ڕۆژە و عیبادەتیان کردووە ئەخلاقێکی جوانیان هەیە لە هەموو ڕوویەکەوە چونکە ئەوانەی کە ڕووی دینیان هەبێ ڕوویشتی خراپیان نییە لەبەرەوە مرتاحە بن. بەڵام وەلەو کە چوویتە تەمەنەوە بەڕاستی کەمتر تااقەتی ژیانێ هەیە بێتاقە دەبی بێهێزەبی بێتوانابی. ئێستا مەسەلەن من لە زمانی گەنجێتیە حەزم لە گەڕانە کرد بیست ناتوانم زۆر بگەڕێت کە ئینسان پەروەردە بوو لە وڵاتی ئێمە گەورەترین شت کە پەیرەوی کردووە باسی ئەخلاق بووە باسی کردداری جوان بووە. یعنی خەڵق بە شتێکی زۆر گەورە و پیرۆزی داناوە و ماڵ و مناڵیشی هەمان دەستور لەسەر ئەو بردووەتە سەر لەسەر ئەو پەروەردەی کردووە. هەتا لە تەمەنی پیریا ئەمە کە لە تەمەنی مناڵیە باوکو دایکمان نەسیحەتی کردین کە
ڕێز لە تەمەنار بگرین لە گەورەتر بگرین لە خۆمان لە دراوسی بگرین لە ڕەفیقی بگرین یعنی بە پێی ڕێگە و شوێنی خۆی بەڵام ئێستا بەڕاستی زروفێکە زەمنێکە گۆڕاوە ئێستا من بەم تەمەنەوە گەر دوو مناڵ لەویا بێ بەڕاستی نایارم بیان دوێنم چونکە نییە گاڵتە پێیەکەن پێ ڕابێرن تێگەی بەستەمەنی ئەوسا ئێستاش من بیرمە کە وەختی خۆی بەخەر بێ خاڵەکەم چێت من ئێستا زمانی زوو بیرمە کە لەگەڕ ڕێکی خۆمانە یاریمانە کرد مناڵ بووین ئەگەر کابراایشی بە تەمەەن بەهاتایەتەوە بۆ ماڵەوە لە دووری سەری کۆڵانەکەەوە بمان دیارڕامانە کردە ژوورەوە ناهاتینە دەرەوە تا ئەو پیاوە ئەچووە ماڵەوە یعنی ڕێز ئەمەنە زۆر بوو ئەنج پەروەردەکردنی مناڵ هەل لەسەر ئەخلاق و تربێتێکی جوان بوو تربێتی بە شێوەی گەورەی تربێتی مناڵ یعنی خۆی با یەک شتێ پێ بڵێم مناڵی ئێستا کە سەیری تەمەنی باوکو و دایکیەکە نیوەی ئەخلاق لەوە پەروەردە بێ لەوە فێرە بێ فێری حیا حورمە دەبێ فێری ئەدەبی جوانە بێ ئیتر حتا زۆر مهمە گەورە زۆر مهمە لە پەروەردەکردنی مناڵە بە پێی ئەوەی کە ئێسا ئەوەی کە گەورە پەروەردەی کردبێ تێگەی تووشی غەڵەت نابێ تووشی شت نابێ ئێستا ئەوانەی ئەو کەسانی کە مەسەلە ئەکەونە تەمەنەوە و گەوریان نامێنێ بە پێی زەمان و زروو یا باوشیان نامێنێ یا دایکیان نامێنێ ئەو تربێتەی وان نایگرێت کە متعلم بێ پێوەی وەلەو ئەخلاق شتێکی زۆر گەورەیە پێوەی ئەبا بەڕێوە بەڵام جاری وایە لەوانەیە تووشی هەڵەش ببێ مناڵەکانمانەوەی هەیە بگرە زۆرمان خۆشەوێن زۆر دڵمان لایەنە هەتا بگرێیشان ماڵیان لە سیتەکە شەوانە بە موبایل ئەمە لایفمان بووە کاتەوە و کوڕێکی تازایان بووە مە سەیری ئەمە ئەکەن و دڵمان زۆر خۆشەوە لەگەڵ ئەوەشە کەیەنە سلێمانی یا دایکێکی ئیشی هەیە ئەچێ بۆ بازار یا ئەچێ بۆ عیادە بۆ دوکتۆر ئەمە مناڵانە عادەتەن لە ماڵی ئێمەدانێت زۆر لە ماڵی خۆیان زیاتر پێیان خۆشترن مرتاحترن و زۆر دڵیان بە ئێمە ئاکرێتەوە ئێستا منەوەینەوەکەم من باوە گەورم بەس بە منەڵێن باوکە بە دایکێ بە خێزانەکەی دایگەوریانە پیاڵەن دایکە ینی مناڵ یەکێکی زۆر خۆش نوێ پێی ناڵێ دایکە و باوکە ئەنج دووهەمی مناڵ تربێتی خۆی هەیە مناڵ نابێ زۆر سەرکەیتە سەری لێ هەموو شتێکە چەنەها چیرۆکمان هەیە ئێمە بگرە زۆر شتمان هەیە پەندی پێشینانەوانەی کە پیاوەکان باسیەکەن بڕواتان بگرن بە هەر عینەن حەدیث وایە چونکە تەجروبەیان هەیە لەسەر ئەو پەندە تێگە لەسەر ئەو پەندە تەجروبەیان هەیە کەهێنیتەوە بۆ مناڵەکە وەکو حەدیث وایە من زۆر جارکە مناڵم نەسیحەت کردو مناڵەکانی خۆمان بۆ پێی ئەو پەندانە پندم بۆ هێناونەتەوە پەندی قەدیمی کە هەمووی تەجروبەیە دروست بووە شکر لەخوا بە زیابێ وڵاتی ئێمە باشی شکر زۆر باشە تەنها وێنایەکەم گۆڕاوە وەگوتراوە ئەو ماڵەی پیرێکی دەست بە نزای چاکەی تێدا بێت نوری لێ دەبارێت ئەی زەمانە